باشترین حل ئەوەیە ئەو کەسێک کە ڕووداوەکە دەبینێ ڕانەکە. زۆر میهمە کە تو ڕووداوەکە دەبینی غار نەدەی، کە غارت دایە ڕات کرد با بڵێن ئەو سەگە متمانەی زیاتری بۆ خۆی دروست دەبێتن، زیاتر ئازاری کەسەکە دەدە کە گرتێتی. باشترین حل ئەوەیە تو بەهانایەوە بچی و بەرەو ڕووی بچی، ئەو سەگە هەست بە ترس دەکە ڕاستەوخۆ واز لەو شەخسە دەینیتن کە گرتیتی. دائیمەن کە ڕووداوێکی لەو جۆرە هەبوو بەرەو ڕووی بچی نەک لێ ڕابکەی. ئەگەر بێت تۆ ڕابکەی ئەو سەگە ئەمەلی هەیە پەلاماری ئەو کەسەش دەدە کە ڕادەکاتن، بەڵام ئەگەر بێ ڕوبەڕووی بیەوە ڕاستەوخۆ سەگەکانی سەرشەقام هەست بە ترسێک دەکەن، ڕاستەوخۆ غارەدەن و واز لە ڕووداوەکە دێنن. ئەیە باش ئەو کەسێک کە پەلەمار درا کەسەکە خۆی بوو، مەسەلەن بۆ من پەلەمار درام لەو کاتەدا چی بکەم؟ ئایا لە سەگەکە بدەم یان هیچ جوڵەیەک نەکەم کە تاسەکە وازم لێ دێنێ؟ لەو کاتەدا پێویستە من چی بکەم کە ڕوبەڕووی دەبم؟ خۆی لە ئەسڵدا ئەگەر ئەو کەسە جورئەت و توانای هەبوو، کەسێکی کامل بوو، باشترین حل لەو کاتە ئەوەی بتوانی قورقورتۆکی سەگەکە بگرێت، با بڵێ ملی بگرێتن، بۆی نەتوانی هیچ هەڵبەستەکی دیکەی هەبی یاخود تیش گوێەکانی سەگ بەو شوێنانە زۆر ئاساسە. ئەتوکە گوێیەکانی گرت ئەوبەر و ئەوبەری گوێت گرت ناتوانانی هیچ هجوومەکی دیکە بکاتە سەرت، یاخود با بڵێن قورقورتۆکی، بەڵام زۆر ئەستەمە هەم کەسێک توانای ئەو شتەی هەبیتن. ئەو کەسێک کە بێدەسەڵاتیشە کە سەگەکە دەیگرێتنی یاخود لێزان نییە، نائیلات جوولەی کەم بیتن، یعنی تازەی شەکەر هاتیە و سەگەکە ئەتوی گرتیا جوولەت کەم بیتن، یعنی ئەگە ئازاریشت هەبوو ئەو شوێنەی گرت جوولەت نەبیتن، سەگەکە ڕاستەوخۆ وازی لێ دەینیتن و دەڕوە. بەڵام ئەگەر تو هەر بجوولەی هەر جوولەت هەبیتن، ئەو سەگە ئەو شوێنە بەردە شوێنێکی دیکە دەگریتن، هەروە ئەزانی کە ڕوبەڕووی بیەوە. قسەیەکەیە کە دەڵێن ئەگەر جەستەت ڕوود بێ یان بەشێکی جەستەت ڕوود بێت سەگ لێت دەترسێ و ڕادەکە، ئایا تا چەند ئەمە ئەسڵ و ئەساسی هەیە؟ بەپێی ئەو وتانێک کە ئەمە جێمان لێ بووە قسەیەکی کۆن و لە باپیرانەوە ماوەتەوە، بەڵام ئەوەی کە ئەمە شارەزامان لە بابەتەکە هەیە، ئەوەندەی کە ئەمە لەناو واقعەتەکەی دانا شتێشە دوورە لە ڕاستیەوە.